من دوای تقریبا 3 ساڵ تقدیمم کرد. میوانی سکرتێری لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانم. لەم ڕۆژدا کۆتایی دێت بە وادەی بەرپرسیارەتیەکەی، بەڵام نزیکەی 4 ساڵە کەلتورێکی جیاوازیان هەیە بۆ ئاڵوگۆڕی سکرتێری لقەکەیان. ئەویش لە ڕێگەی تەنیا کورتەنامەیەکی دەنجیەوە وادەی ڕادەستکردنی پۆستی سکرتێری لقی هەڵبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانە بە ڕێز کاک حەسەن حەمامی. دەسەڵاتەکان دەگوازنەوە بە کەسی دواتر کە دەبێتە سکرتێر. وادەی سکرتێریمان 6 مانگ جارێکە، خولێکی 6 مانگی سکرتێرین، هەر بەو شێوازە وەکو کولتورێکی ئاسایی خۆمان بە مەسیجێک هاوڕێیانمان ئاگادارەکەینەوە کە ئەمڕۆ ڕۆژی ڕادەستکردنی پۆستی سکرتێری لقەکەمانە بەڕێز فلانە کەس، ینی لە پێش من 6 مانگ لەمە و بەرلەیەکیەکە بەڕێز کاک هادی کەریم بە مەسیجێک پۆستەکەی ڕادەست من کردووە و دواتر لە سەندیکا ئاڵگۆڕی دەسەڵاتمان کردووە. ئەمڕۆژ کە 2 حوتە و وادەی سکرتێری من کۆتایی هاتووە بە مەسیجێک برادران ماگەدار کردووە کە ئەمڕۆ پۆستەکەم ڕادستی کاک حەسەن ئەەکەم و لە سەندیکا سەعات 4 لەوێ بین و پیرۆزبایی لێکەین. سکرتێری نوێی لقەکە دەڵێت ئەمە شێوازێکی نوێیە و پێویستە دەسەڵات چاویان لێ بکات بۆ ئاڵوگۆڕی دەسەڵاتەکانیان بە دەستپێکێکی تازەی گۆڕینی بەرپرس بە شێوازێکی سادەواسان ناوی دەبات. ئاڵوگۆڕی دەسەڵاتەکەین لە نێوان هەر 6 ئەندامەکە 6 مانگ جارێک. هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان، لایەنە حکوومیەکان، لایەنە حیزبیە سیاسیەکان چاو لە ئێمە بکەن و بتوانن ئەو کارە بکەن بۆ ئەوەی ئاسوودەیی و ئارامی بەرقەرار بێت. تەنیا لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانە نوێنەری سەرجەم حیزبەکانی تێدایە و هەمووشیان بە شێوەی دەوری و 6 مانگ جارێک دەبنە سکرتێر. ئێمەی ڕۆژنامەنووسان و تەواوی لایەنە سیاسەکان و خەڵکە سیاسەکانی ئەمەرێمە ئیدعا بە دیموکراسی دەکەن. ئەگەر ڕاستەوێ ئەمە یەکەم هەنگاوە بەرەو دیموکراتی بوون، بەرەو دیموکراتی چوون، بۆیە داوا ئەکەین لە سەرانی سیاسی هەرێمی کوردستان و دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستان هەنگاوەکان بەرەو دیموکراتی کە ئیدعای بۆکەن بینن بەم شێوازێکی ئێمە دەستمەنداوەتی. لە هەرێمی کوردستانە باوەڕ ناکەم شتێکی تر وا هەبێت کە ئاوا سکرتێرەکە خۆی کە کاتەکەی تەواو بوو بەوەی هاوڕێکەی دوای خۆی بڵێ ئەوە من تەواو بوو سەرەی تۆیە سکرتێری بۆی ئەم ڕۆژ کە ئێمە کۆبوونەتە لێرە سکرتێرێکمان کە لە یەکی یەکۆ دەست بەکار بووە تا یەکی حەوت ئەمڕۆ سکرتێری نوێمان دەست بەکارە بێ ئەمیش تاوەکو یەکی 2025 دواتر سکرتێری دواتر بەو شێوەیە بەردەوام لایەم. لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەمە بە ڕێگەچارەیەک دەزانێت تا و کاتەی کۆنگرەی نوێ دەبەستێت کە ئەویش بەهۆی ململانەی نێوان پارتی وێکێتیەوە وەک زۆرێک لە دامەزراوەکانی دیکەی ئەمەرێمە پەکی کەوتوو نازانرێت کەی دەبەسرێت. ئەوەی بینیتان ئاڵوگۆڕی لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بوو. پەیامێکی دیموکراسیانەی ئاڵوگۆڕی دەسەڵات بوو لە پارێزگای هەڵەبجە. ئەندامانی لقی هەڵەبجەی سەندیکاکەش دەڵێن پێویستە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چاو لەمان بکەن کە 33 ساڵە لەسەر کورسیەکانیان دانیشتوون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.